ئەو لاوڕیان بەڕاستی پێم خۆش بوو سپاسێکی ڕێکخراوی کەریمی عەلەکە بکەم بۆ ئەم چەند چالاکی لەم ئاخیرەیە کردیان و لە هەموو چالاکیەکە ڕێکخراوی کەریمی عەلەکە دەستی هەیە و سپاسیانەکەین بۆ دانی خەڵات بە هونەرمەندان و زۆر سڵاو و ڕێزمانەیە بۆ کاک دکتۆر تەها ڕەسوڵ کە هەمیشە پشتی هونەرمەندان بووە، هەمیشە دەرگایەک بووە بۆ هونەرمەندان و هەموو کاتی هاوکاری هەموو هونەرمەند و ئەدیبان و نووسەرانی کردووە بەبێ جیاوازی، بەبێ ئەوەی کە بزانێ ئەمە خەڵکی کوێ و خەڵکی کوێنیە، بەبێ سلێمانچێتی و شارچێتی هاوکاری هەموو هونەرمەندانی کردووە. بەڕاستی من وەکو هونەرمەندێک بۆ واجبی سەرشانی خۆمم زانی کە دەستخۆشی لێ بکەم و هەمیشە پێی بڵێم سەرکەوتوو بیت. بەڕاستی دکتۆر تەها یەکێکە لەو کەسانی کە لە هەموو بوارێکا خزمەتی هونەرمەندانەکە، لە بواری دروستکردنی پەیکەر، هەرچی پەیکەری ئەم شارەی هونەرمەندانە هەمی بە سپۆنسەری و پیاوە بەڕێزە کراوە. بەڕاستی شانازیەکەین بەوەوە کە دکتۆر تەها ڕەسوڵ کابرایەکی کوردە و لە ناو ئێمەیاژی. بەڕاستی تۆ کابرایەکی گەورەی خۆزگە، هەرچی سەرمایەداری کووردە 6 دانی یۆک و توی تیا بووە. دڵنیام لەوەی ئەگەر 6 سەرمایەدار وەک جەنابێ هەبووایە هیچ هونەرمەندێک و هیچ ئەدیبێک پێویستی بە هیچ نابوو، چکە هەمیشەیان زانی کە کۆمەڵە دەرگایان لێکراوەتەوە. بەڕاستی ئێستا ژنای شارمەوە زۆربەی هونەرمەندان دەرگایەکی لێکراوەتەوە، ئەویش ئەو دەرگایە کە لەلایەن دکتۆر تەها ڕەسوڵەوە کراوەتەوە. من دەستخۆشی لێ یەکەم بۆ چاوی ماچەکەم و بۆ وانی کە برادەری خۆم و دوکان دکتۆر تەها ڕەسوڵ ناناسن، ئەو پیاوە بەڕێزەیە کە ڕەسمەکەی لەسەر پرۆفایل و کەڤەری فەیسبووکەکەم داناوە. لێرەوە شانازی و پێواکەین کە تۆ کوردیت، شانازی بەوە واکەین کە لە ناو شاری سلێمانیاژی. جارێکی تر سڵاو و ڕێزمانەیە بۆ بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوڵ. چاوە ماچەکەی هەموو هونەرمەندان و ئەدیبان هەرزاری تۆ. سپاس.